زانیاری ئەوم پێگەیشتە دوای 2003 ئەو بەرماڵە براوەتەوە تورکیا، بەڵام ئێستاکە زانیاریەکان ئەواڵێن لە ساڵ 2012ەوە ئەو بەرماڵە هێنراوەتەوە عێراق. ئەم مزگەوتە هۆکاری دروستبوونی ئەوە بووە کە خێزانێک لە خێزانەکانی سەردەمی پێغەمبەری خوا کە خێزانی ئیمامی عوسمانە، ئیمامی عوسمان ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ لە دوای ئەوەی کەوا لە حەبەشە دێتەوە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەرماڵێکی ئەداتێ بە هەدیە کە کاتێک هاتوتەوە وەکو دڵخۆش دەربڕینێک بۆی کە پێغەمبەری خوا سەڵام دڵی خۆی دەرەبڕێت، دڵخۆشی خۆی دەرەبڕێت کە عوسمان هاتوتەوە لە حەبەشە. ئەو عەبایە ئەداتە ئیمامی عوسمان، ئەو عەبایە بە سلسلەی عائیلە لای ئیمامی عوسمان دەمێنێتەوە حتا ئەگاتە عائیلەیەک کە ئەو عائیلەیە لە کەرکووک مەشهوور پێیان دەوت عائیلەی عەلی ئەفەندی. ئەو عائیلەیە ئەو بەرماڵە ئەوان بوو بۆ چکە ئەو عائیلەی لە سلسلەی ئیمامی عوسمان بوون. ئەم عائیلەی کە خاوەن ئەو بەرماڵە بوو لەبەر هۆکارێک لە هۆکارەکانی عسکەری و سیاسی کە لەم دەڤەرە دائیمەن ململانەی عسکەری و سیاسی هەبووە لە بینی عوسمانی و سەفەوی، لەوە ترساون کە ئەو بەرماڵە بفۆتێ، ئەو بەرماڵە چۆتە تورکیا. لە دواییدا ئەو عائیلەیە چوونە داوایان کردێتەوە کەوا بەرماڵەکە بهێننەوە. سوڵتانی عوسمانی ئەو کاتە بە مەرجە بەرماڵەکەی داوە وتێتی ئەبێ مزگەوتێ بکرێ، ئەو بەرماڵە لەو مزگەوتەدا بپارێزرێ. ئەم تەچەیە ئیستا دێتە بەرچاوم کاتێک ئێرە حەدیقە بوو، ئێرە حەدیقەیەکی گەورە بوو، پیاوێکی لێبوو پیانەوت عەلێفەنی. عەلێفەنی ئەم بینی لە حەدیقەکە دانیشت بوو، لە ناو حەدیقەکە دانیشت، زۆرجار لێرە دانیشت. اینجا کە دانیشت لێرە دوو کەسە بوو خزمەتیانە کرد، خزمەتی ئەم تەچیانە کرد. ئەلێرە سەیمەجید دەبوو، سەیمەجید و خێزانەکەی ناوی باجی حورمەت بوو، خزمەتی ئێرانە کرد. گەورەی ئێرە و سەرپەرشتی ئێرە پیانەوت عەلێفەنی. ئیتر من خزمەتی بەرماڵی پێغەمبەریانە کرد. ئەلێرە بەرماڵەکەی ئەلێرە لە ئێرە قایە و گەج بوو، وەک ئیستا نەبوو، ئیستا بلۆکە، ئێرە قایە و گەج بوو، بینایەکی گەورە بوو. لە ژوورەوە بەرماڵەکەی پێغەمبەر لە سنووقێ بوو، سنووقەکە قفڵێکی پێوە بوو، بە زنجیر بەسترا بوو، هەڵیان واسی بوو. جەژنە بە جەژنە دایەنە گر خەڵکە هات تەبەڕوکی پێ کرد. کە بەرماڵەکەی دەرەکرد، بەرماڵەکە لە سووفی حەسەب قسەیانە کریان و تەمە لە سووفی حشتر دروست کراوە. لە کات خۆی لە سووفی حشتر بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دروستیان کردبوو. ئەو خەڵکەشە هات لە خۆشەویستی پێغەمبەر تەبەڕوکیان بە بەرماڵەکەیە کرد. هەتا ساڵی 2000 لە 2000 لیژنەیەکی باڵا لە وزارەتی ئەوقافی عێراقی پێک دێ و لەگەڵ چەند وزارەتێکی تریش بە سەرپەرشتی عەزەدووری دێن ئەم بەرماڵە ئەبەن بۆ ئەوەی کەوا فەحسی کەم بزان ئایا فعلەن ئەو بەرماڵە بەرماڵێکی ڕاستەقینەیە. بەڵام لە دوای 2000ەوە ئیتر ئەو بەرماڵە دیار نەما. ئەوەی کە ئێمە زانیاریمانێ، من خودی خۆم شخصی کە پرسیارم کرد، زانیاری ئەوم پێگەیشتە دوای 2003 ئەو بەرماڵە براوەتەوە تورکیا، بەڵام ئێستاکە زانیاریەکان ئەواڵێن لە ساڵ 2012ەوە ئەو بەرماڵە هێنراوەتەوە عێراق لە مەتحەفی وەتەنیە لە بەغا. بەڕاستی جێی خۆیەتی خەڵکی کەرکووک بێن ئەم بابەتە دەسەڵاتدارانی کەرکووک ئەم بابەتە بکەنە خاڵێکی گرنگ ئیشی لەسەرکەن، چونکە ئەوە مولکی کەرکووکە. جێی خۆیەتی کەوا داری ئاثار یاخود محافظ یا هەر کەسێکی تر بچێ ئەمە کارە بکە لە بەغا داوا بکە ئەم بەرماڵە بێتەوە بۆ ئەم شوێنەی خۆی، چونکە ئەمە شوێنی ڕاستەقینەی خۆیەتی.